لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵمەم ئێوارش گەرماوگەرتان پێشکەش دەکەم تا دێت مەترسیەکان لەسەر کەرتی دارایی عراق زیاتر دەبن بە جۆرێک ئەو ئامادەکارانەی دەکرا بۆ بودجەی 2020 و 2021 تا ئێستا هیچی لێ سەوز نەبووە نازانرێ باکوێ گەیشتووە. ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عراقدا دەستی پێکردووە. ئەم ئامادەکاریە پێویستی بە سەرچاوی دارایی گەورە و پارێکی باشێ بۆی تەرخان بکرێ. ئایا دەتوانن بۆی تەرخان بکرێت یاخود نا. پشکی هەرێم لا بودجەی عراق بەپێ ئەو ڕێکەوتنەی کە هەیە دەبێت ماگانە 320 ملیارد دینار ڕەوانەی هەرێم بکرێت لەو بارودۆخە دارایی کە لە عراقدا دەگوزارێت. ئایا ئەم ڕێکەوتنە جێبەجێ دەکرێت یاخود نا. حکوومەتی عراق 2 هەفتە بەر لە ئێستا پرۆژەی کاغەزی سپی کە بریتی بوو لە نەخشە ڕێگایەکی دارایی و ئابووری بۆ چارەسەرکردنی ئەو کەم و کورتیانە یاخود ئەو گرفتانەی لە کەرتی دارایی عراقدا هەیە پێشکەش بە ئەنجومەنی نوێنەران بکە، بەڵام تا ئێستا بەڕەسمی ئەو پرسە یاخود ئەو پرۆژەیە پێشکەش نەکراوە. ئەم بابەتە بەکوێ دەکات. لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عراق و پسپۆڕانی دارایی و ئابووری لە عراق پێیان وایە کە ئابووری عراق لە هەرەسێنان نزیک بۆتەوە یاخود لە لێواری هەرەسێناندایە. ئایا ئەمە وایە یاخود وان نییە؟ بۆ وەڵامدانەوەی پرسیارانە لە گەرماوگەرمی مێواردا گفتوگۆ دەکەین لەسەر بارودۆخی دارایی عراق لە ڕێگەی سکایپۆ لە ڕانیەوە. بەڕێز شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لەگەڵمدایە. بەڕێز شیروانێوارەت باش. بارودۆخی دارایی عراق چۆن هەڵدەسەنگێنی لە بارودۆخێکی ئاساییدایە یاخود وەکەوەی کە پێشبینیەکان دەڵێن لە قۆناغی هەرەسدایە؟ ئێوارەتان باش، سڵاوتان لێبێ سپاس و سڵاو لە بینەرانی گەلی کوردستانی خۆشەویست. دیارە بارودۆخی دارایی عراق ئێستا لە خراپترین دۆخیدایە. دەتوانین بڵین لە دوای 2023 تا ئێستا بەم شێوەیە بارودۆخی دارایی عراق خراپ دەبووە. ئەمە چەند هۆکارێکی هەیە. هۆکاری یەکەمیان طبعاً بە حکمیەوەی لە سەدا 94 زیاتری داهاتی عراق لە فرۆشتنی نەوتەوەیە، واتە دەکرێت بڵین داهاتی عراق تاک سەرچاوەیە، واتە سەرچاوەکەی تەنها نەوتە، ئەوەی تر شایانی ئەوە نییە پشتی پێ ببەسترێ، ئەوەی کە داهاتی غێری نەوتیە. بەهۆی دابەزینی نرخی نەوت بە تایبەتی کە بڵین ئەزمەکە عالەمیە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، عێراقیشی گرتوتەوە و نرخی نەوت دابەزیوە و بەپێی ئیتیفاقی ئۆپێک پڵاس عێراق زیاتر لە 1 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە دەبێت کەمتر هەناردە بکە. ئەمەش تەسیراتی بەم وای کردووە داهاتی عێراق زۆر کەم بێتەوە. و دوا راپۆرتی بانکی نێودەوڵەتی دەڵێ داهاتی نەوتی عێراق لەم ساڵدا لە ساڵی 2020دا لە 150 زیاتری لێدەست داوە. ئەمە دیوەچی دیوی تری ئەوەیە کە لە عێراقدا لە دوای 2023ەوە و بەتابەتی لە دوای 2005ەوە کە ئەم باڵین سیستەمە تازەیە هاتوۆتە سەر حکم لە عێراق، بیریان لەوە نەکردوێتەوە کە سەرچاوەیەکی تری داهات بدۆزنەوە یان سێکتەرەکانی تری عێراق پەرە پێ بدەن چ لە کشت و کاڵ، چ لە پیشەسازی، چ لە گەشتیاری. بیرمان نەچێ گەشتیاری لە عێراق هەردوو بوارەکەی زۆر گرنگە ئەگەر برەی پێ بدرێت، چی گەشتیاری دینی بە حکمی پێگە دینیەکەی، چی گەشتیاری سروشتی باڵین گەشتیاری ئاعتیادی بە حکمی ئاو هەواکەی دەتوانرێ ئیسیفادەی زۆری لێکراوە، بەڵام بەداخەوە نەکراوە. ئەمە وای کردووە ئێستا عێراق لە خراپترین دۆخی دارایی خۆیدایە. ساڵانی ڕابردوو بە تایبەتی تا سەرەتای 2014 نەوت بڕێکی زۆری لێ هەناردەکراوە، پارەیەکی یەکجار زۆری خەیاڵی کردووە، پارێکی زۆر هاتوتە وڵاتە کە پارەیەکی زۆر هاتوتە وڵاتە بەشی هەموو لایەنێکی کردووە کە بەشی هەمووی کردووە کونوکە لەبەرەکانی یان با بڵێن عیب و عارەکانی داپۆشیوە. ئێستا کە ئەم داهاتەکەم بۆتەوە وردە وردە باڵین کلێنەکانی ئەمە دەردەکەوێت و کاریگەری بەسەر ئابووری عێراقەوە زیاتر دەردەکەوێت. بەڕێز شێروان، بۆچی داهاتی ناناوتی شایانی ئەوە نییە کە پشتی پێ بەسرێت؟ چەنە خۆت باس لە دوو جۆر لە گەشتیاری کرد، ئەم گەشتیارە دینەکە هەم گەشتیاری ئاساییەکە بەهۆی کەشوها و جوانی سروشتی هەندێک ناوچەی عێراقەوە. بۆچی وەکو پێویست سوود لە داهاتی نانەوتی وەرنەگیراوە؟ جا ڕوونتر قسەشی لەسەرکەنیانی داهاتە نانەوتەکان چین لە عێراقدا؟ ئایا گرنگن یا گرنگین بەڵام نەیانتوانیوە سوودی لێ ببینن؟
داهاتی نانەوتی طبعا لە عێراق و لە هەموو وڵاتانیش داهاتی با بڵێن خاڵە سنووریەکان و گۆمرگە داهاتی باج و ڕسوماتە مەسلەی جیبایە پارەی ئاو و کارەبا و خزمەتگوزاریەکانی ترە ئەمە هەموو ئەوانە زۆر بە شێوەیەکی تەقلیدی زۆر بە ناکاریگەری ئیشیان لەسەر کراوە بە نمونە تا ئێستاش تێبینی گەورە و پرسیاری گەورە لەسەر خاڵە سنووریەکان و مەسلەی گومرگ هەیە مەسلەی پارەی ئاو و کارەبا و خزمەتگوزاریەکان تا ئێستا بە شێوەیەکی وا کۆناکرێتەوە کە شایانی باز بێ باج و زەریبە کۆناکرێتەوە خەڵک نایدا چ کۆمپانیاکان چ شوێنە بازرگانیەکان هەموو ئەوانە وای کردووە اینجا لەژێر ناوی زۆر سەیرەوە خەڵک خۆی لە گومرگ دەدزێتەوە گومرگ نادا دشت داخڵ دەبێ بە نمونە اینجا طبعا هەر بۆ نمونە لە ساڵی 2019 ئیتیفاقێک لەگەڵ ئوردون کرا زیاتر لە 80 کاڵا کە لە ئوردونەوە داخڵ دەبێت گومرجی لەسەر لابرا طبعا ئەمە وەکو با بڵێن هاوکاریەکە بۆ ئوردون عێراق زەرەری لێ دەکات چونکە زۆر کاڵا هەیە هی وڵاتانی ترە لە ڕێگای ئوردونەوە داخڵ دەبێت بەبێ گومرگو ئەمە بە حسابی اتفاقێکە لەگەڵ وڵاتی ئوردون ئەمە زۆر شتی تری لەم بابەتە هەیە عێراق بەو پێی کە بۆ خۆی خاوەنی سەروەری نەبووە و نەیتوانیەوە وەکو پێویست ئیدارەی مەلەفەکانی تر بدا بۆیە لە هەموو سێکتەرەکانی تر دواکەوتووە بیرمان نەچێ عێراق نزیکترین و باشترین بازاڕی ساختکردنەوەی کاڵای ئێرانی و کاڵای تورکی و کاڵای وڵاتانی دەوروبەرە ئەمە جگە لە شتە عالەمێکن ئەمە وای کردووە ئەم وڵاتانەی کە بەرهەمەکانیان لە عێراق ساغ دەکەنەوە ڕێگە نەدەن یان با بڵێن کە ڕێگە نەدەن طبعاً بەهین با بڵێن بە سیاسەت نەک بە زۆر ڕێگە نەدەن یان پێیان خۆش نەبێ یان بە شێوەیەک لە شێوەکان وانەکەن کە عێراق بکەوێتە سەرپێی خۆی و بازاڕی ناوخۆی بەشی ئەوە بکە کە ئیکتیفای ذاتی بکات بڵێن بەروبوومی ناوخۆی بەشی خۆی بکات بۆیە هەت سیر دەکەین بەردەوام چاومان لەوەیە تەماتە خەیار سەوزە میوە زۆر لە کاتەکانی ساڵدا لە ئێرانەوە بێت لە تورکیاوە داخڵ بێت لە ئوردونەوە لە هەندێک کاڵاترمان هەیە لە سعودیەوە ئەمە وای کردووە ئەم سێکتەران نەهێڵن بەرەو پێش بچێ کاتێک کە داعمی نییە لە حکوومەتەوە و حکوومەت گرنگی پێنادا و جوتیار پشتیوانی ناکرێ کەرتی پێشەسازی پشتیوانی ناکرێ کەرتی گەشتیاری پشتیوانی ناکرێ هەر بۆ نمونە لە کەرتی گەشتیاری زیارەتکارانی با بڵێن شیعە کاتێک کە دێنە عێراق لەبری ئەوەی پارە بدەن لەبری ئەوەی لە کاتی داخڵبوون لە کاتی ڤیزە وەرگرتن لە بێن ئەنجا بە نمونە نەجەف و کەربەلا و شوێنە دینەکانی تر وای لێ بکرێت کە ببنە سەرچاوەیەکی داهات بۆ خەڵکی ئەو مەنتیقە و خەڵکی ئەو ناوچەیە بە پێچەوانەوە خزمەت دەکرێن پارەیان پێدەدرێ خواردن و خەوتن و مانەوە و هەموو شتیان بە بەلاش دەبێت بۆیە وای لێ هاتووە کامانە نابنە سەرچاوەیەکی گرنگ بۆ داهاتی عێراق خاڵێکی تر بیرمان نەچێ هەر شتێکی تر کە دەمەوێت باسکەم ئەویش بەندەری فاوە بەندەری فاو یەکێکە لە بەندەرە هەرە گرنگەکان بیرمان نەچێ یەک لە ئیتیفاقەکانی کە بەڕێز عادل عەبدولمەهدی لەگەڵ سین کردبووی تەواوکردنی بەندەری فاو بوو بەندەری فاو ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەردوو وڵاتی ئیمارات و میسر دەکات کاریگەری لەسەر بەندەری دوبەی و بەندەری سوێس دەکات لە میسر هەموو وڵاتانی ینی حەقی خۆشیانە وڵاتان بیر لەوە بکەنەوە کە نەهێڵن اقتصادیان بەرەو بکانەوە بڕوە بەڵام عێراق دەبێت بیر لەوە بکاتەوە قازانجی وڵاتەکەی لە چدایە بۆیە هەموو ئەنجا خاڵێکی تر کە بۆچی ئەم سێکتەرانە گرنگی پێ نەدراوە ئەویش ئەوەیە کە نەوت ئاسانترین ڕێگای بەدەستهێنانی پارە بووە نەوت فرۆشاوە پارەکەی هاتوتەوە عێراق بە دۆلار هاتوتەوە و لە بانقی مرکزی دۆلارەکە گۆڕراوەتەوە بە دینار و دینار دراوە بە حکومەت زۆر باشە بەرز شیروان ئەو گۆڕانکارانەی کە مستەفا کاظمی لە کابینەکەیدا کردی و بە تایبەت ئەو ڕەخنانەی کە تۆ گرتتن لە کۆکردنەوەی داهاتی خاڵە سنووریەکان گۆڕانکاریەکانی مستەفا کاظمی کەواتە کاریگەریان نەبووە تا ئێستا وەکو پێویست کاریگەریان نەبووە هەنگاو نراوە بۆی واقعی شتەکان چۆنە وەکو خۆی بگەێنی هەنگاوی باش نراوە هەوڵی باش دراوە هەم لە بەسڕەوە دەستی پێکردە بەڕێز مستەفا کاظمی بۆ تا هەموو خاڵە سنووریەکانی تر
هێزی ناردووە قواتی ڕەدی سەریعی لێیە بەشی زۆر لە بەرپرسەکانی گۆڕیوە هەوڵی زۆر دەدرێ بەڵام حەجمی گەندەڵی یان با بڵین ئەوانەی کە لە پشتی گەندەڵیەوەن تا ئێستا زۆر بەقووەتن و تەنانەت تا ئێستا زۆر لە بەڕێز مستەفا کاظمیش بەقووەترن تا ئێستا نەیتوانیوە 100% بنبڕی گەندەڵی لە خاڵستوریەکان بکرێت. لە هاتنی مستەفا کاظمی بۆ ئەوەی کە بێ سەرۆک وەزیران بڕیار بوو بودجەی ئەو چەند مانگەی ماوە لە 2020 ئامادە بکرێت لەگەڵ ئامادەکاری ڕەشنووسی بودجەی ساڵی 2021 نزیک ئەبینەوە لە کۆتایی 2020 و هیچ یەکێ لەم پرسانە دیار نین. ئەم بابەتانە بە کوێ گەیشتون لە عێراقدا و پەیوەندیان بە چیەوەیە کە تا ئێستا ئامادە نەکراون؟ طبعا ماوەیەک بۆی بە تەسەلسل شتەکان باس بکەین. لە 24/6/2020 حکوومەتی عێراقی ئەم حکوومەتە تازەیە قانونێکی هێنا پەرلەمان داوای قەرزی کرد. بەو پێیوتی من سیۆلەم نییە و ئەو داهاتە بەشی موچە و تەشغیلی و بەشی سەرفی نەفەقاتی حکوومەت ناکات پێویستم بەوەی هەیە قەرز بکەین. دوای مشتومڕێکی زیاتر لە 2 هەفتە نزیکی 3 هەفتەی خان لەناو لیژنەی دارایی لەگەڵ حکوومەت و 2 کۆمونەوە لەگەڵ وەزیری دارایی و بەرپرسانی وەزارەتی دارایی و حکوومەت وەزیری پلاندانان گەیشتینە ئەو قەناعەتی کە فعلەن دەبێت حکوومەت قەرز بکات بەڵام هاتین بڕی قەرزەکەمان کەم کردەوە. بڕی قەرزەکەمان کەم کردەوە بۆ 15 تریلیۆن دینار لە ناوخۆ 5 میلیارد دلاری لە دەرەوە. حکوومەت تا ئێستا نەیتوانیوە قەرزی دەرەچی بکات. دوایی باسی ئەوە دەکەم کە بۆچی حکوومەت نەیتوانیوە قەرزی دەرەچی بکات. 15 تریلیۆن دینارەکەیان قەرز کرد بۆ مانجی 6 و 7 و 8 و موچەی مانجی نۆشیان داوە بەڵام موچەی مانجی نۆ طبعا کێشەی تێکەوت ماوەیەکی زۆر تاخیر بۆ حکوومەت گوتی من سیولەمی بەدەست نییە جارێکی تر دەبێت قەرز بکەم. لە کاتی قەرزەکە ئێمە چەند بەندێکمان بۆ یاساکە زیاد کرد. یەک لەوانە حکوومەت لە ماوەی 6 ڕۆژدا وەرەقەیەکی ئیسلاحی اقتصادی چاکسازی ئابووری تەقدیمی پەرلەمان بکات بۆی بزانین ئایا حکوومەت دوای 3-4 مانجی تر دێتەوە دەڵێ و پارەی قەرزم کرد سەرفم کرد و پێویستم بە قەرزی ترە یان بەرنامەیەکی خێرا بەپەلەی هەیە بۆی ڕوبەڕووی ئەو وەزعی اقتصادی ئێستا بێتەوە. طبعا دەرکەوت حکوومەت هیچ پلانی نەبوو لەو ماوەیەدا و زۆر بەدرەنگەوە وەرەقەیەکی چاکسازی تەقدیم کرد کە وەرەقەکە بۆ ماوە درێژە بۆ 3 ساڵ بۆ 5 ساڵە و هیچ پەیوەندی بە ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە اقتصادیە خراپەی ئێستانیە بە شێوەیەکی بەپەلە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم حکوومەت نەیتوانی قەرزی دەرەچی بکات. طبعا قەرزی دەرەچی کاتێک کە ئەو جیهەتانەی کە قەرز دەدەن ئەوان مەرجەکان دەسەپێنن بە بانکی دەولی و سندوقی نەقدی دەولی کاتێک کە قەرز دەدەن بە وڵاتێک ئەم وڵاتە ئەگەر لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی اقتصادیەوە مستەقر بێ بە فایدەیەکی کەبوو بە ئاسانتر و بە مەرجی کەمتر دەیدێنێ. بەڵام کاتێک سیر دەکەن وڵاتێک لە ڕووی سیاسیەوە نامستەقرە وڵاتێک لە ڕووی اقتصادیەوە نامستەقرە و ڕیسک با بڵێن پارەکەیان دەخەنە مەترسیەوە کە هاوکاری ئەم وڵاتە دەکەن بە دڵنیاییەوە هەم مەرجی قورس دادنێن هەم فایدەیەکی زۆری دەستخەنە سەر و هەم داوای کۆمەڵێک سیاساتی اقتصادی لە وڵاتە دەکەن. تا ئێستا بۆیە حکوومەتی عێراقی نەیتوانیوە قەرزی دەرەچی بکات. لەم ماوەیە حکوومەت جارێکی دیکە هاتەوە بۆ قەرزکردن. طبعا پێش یاسای ئەم قەرزەی ئێستا حکوومەت یاسای بودجەی 2020 ڕەوانەی پەرلەمان کرد. کە ڕەوانەی پەرلەمانی کرد یاساکە یەک شەو لە پەرلەمان ماوە بۆ بەیانی حکوومەت سەحبی کردەوە یاساکەی گەڕاندەوە و لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە پرسیارمان کرد و زانیمان هۆکاری گەڕانەوەی یاساکە لەلایەن حکوومەتەوە بریتی بوو لە عەجزێکی زۆر کورتێنانێکی یەکجار زۆری تێدا بوو ڕقەمەکانی زۆر ناواقعی بوون منطق نییە لە زیاتر لە 160 نەفەقاتی وڵاتێک بە قەرز بکرێت. یعنی داهات زۆر زۆر کەم بوو و قەرزەکانی زۆر زۆر بوو بۆیە حکوومەت سەحبی کردەوە کە حکوومەت سەحبی کردەوە بۆ ئەم چەند مانگە ناچار بوو یاسایەکی تریان ناردۆ بۆ پەرلەمان یاسای تەمویل العەجز المالی واتە پڕکردنەوەی ئەو کورتێنانە دارایی کە هەیەی تا لە 7 تا کۆتایی 2020. ئەم یاسایە بە هەمان شێوە یاسایەکە کە ڕقەمی سەیری تێدایە بە نمونە بۆ 3 مانگ یان بۆ 4 مانگ با بڵێن ئەگەر مانجی نۆشی لەگەڵ حساب بکەیت 57 تریلیۆن دینار خەرجیەتی. ئەگەر بە مقارنە بەراوردی بکەین ئەگەر حکوومەت بۆ 4 مانگ پێویستی بە 57 تریلیۆن دینار بکاتە بۆ 12 مانگ دەبێت زەربی 3 بکەیت واتە حکوومەت خەرجیەکانی لە ساڵی 2020دا گەشتۆتە نزیکەی 170
تریلیۆن دینار کە ئەمە لە بودجێی عێراقدا شتێکی زۆر خەیاڵیە. حکوومەتێک دامەزراندنی نەبێ، پرۆژەی استراتیژی گەورەی نەبێ، پرۆژەی نوێ نەکرد بێ، هیچی نەکرد بێ، معقول نییە ئەم پارانە هەر تەنها 170 تریلیۆن دینار سەرف بکات. ئەم پارانە بۆ چ کەرتێک و سێکتەرێک تەرخان کراوە ئێوە بە ژمارەی زەبەلاحی ناو دەبن؟ طبعا بەشی زۆری بە ڕوون بێ بۆ موچە دەڕوە، موچە کە دڵێن موچە مەبەستمان موچەی فەرمانبەرانە و سندوقی تەقاعودیش دوو بەشە لە عێراق، بەشێکی ئەوەیە کە سندوقی تەقاعودی خۆی پارەکەی دەدا واتە دەستەی خانەنشینی، بەڵام بەشێکی تری ئەوەیە کە حکوومەت پارەکەی دەدا و چاودێری تۆڕی چاودێری کۆمەڵایەتیە و هەردوو با بڵێن سێکتەری سەربازی ئەمنی لەگەڵ سێکتەری تەندروستی ئێستا پارەیەکی زۆری بۆ سەرف دەکرێت بۆ هەردوو با بڵێن ڕوبەڕووبوونەوەی هەم کۆڤید-19 و هەم ڕوبەڕووبوونەوەی ینی مەسەلەی ئەمنی بۆی ئیستقراری ئەمنی بە تایبەتی لەو ناوچانەی کە لە ڕووی ئەمنیەوە ناوچەی گەرمن و جاروبار سەرهەڵدانی گروپە تیرۆریستەکانی وەکو داعش و هەندێک خروقاتی ئەمنی زۆر لەو ناوچانە پێویستی بە سەرفیاتێکی زۆر هەیە، بۆیە ئەم دوو سێکتەرە پارەیەکی زۆری بۆ سەرف دەکرێت لە عێراق، ئەگەرنا بەشی زۆری بۆ موچە دەڕوات و هەروەها مەسلەی دەرمان، کڕینەوەی گەنمی جوتیاران و هەندێک هینی ترمان هەیە کە نەفەقاتی حاکیمەیە لە مەسلەی خۆراک، بەڵام بیرمان نەچێت لە عێراق تەمان هەموو ئەوانە ناتەواون. بنمونە مەسلەی خۆراک تا ئێستا لەوانەیە ئەو برابەڕێزانەی کە وەچیلی خۆراکن تا ئێستا بزانن چەند مانگ دابەش کراوە، ئەمە گرفتی گەورەی تێدا دەرمان وەکو پێویستە، کەواتە گەنمی جوتیاران تا ئێستا پارەی 2020 نەدراوە، یعنی ئەمانە هەمووی گرفتی گەورەیان لەسەر هەرچەند پارەیەکی زۆریشیان بۆ سەر بکەن. کەواتە هەر لەسەر ئەم بنەمایەیە کە دیار نییە پرۆژە بودجەی ساڵی 2021 ئامادە دەکرێت یاخود ئەمەیان کەیسێکە جیاوازە لە بودجەی 2020؟ طبعا ئامادەکردنی بودجەی هەر ساڵێک ئەرچی حکوومەتە، بەڵام ئیقرارکردنی و دەنگدان لەسەری و ئامادە بڵین تەواوکردنی ئەرچی پەرلەمانە بۆی ببێ بە یاسا. حکوومەت ئەوەی کە تەسریحی ڕەسمی حکوومەتە چ لە وەزیری داراییمان بیستوە چەند جارێک، چ لە سەرۆک وەزیران، چ لە وەزیری پلاندانان تەوان، ئەوانە باس لەوە دەکەن کە پرۆژە یاسای بودجەی 2021 جیاواز دەبێت لە ساڵانی پێشوو، پرۆژە یاسایەکی ئیسلاحی دەبێت، چاکسازی زۆری تێدا دەکرێت و بەشێک دەبێت لە جێبەجێکردنی ئەو وەرەقە چاکسازیەی کە حکوومەت ئامادەی کردووە بۆ ماوەیەکی درێژخایەن لە ماوەی 3 ساڵ بۆ 5 ساڵدا جێبەجێ بکە. بەپێی یاسای ئیدارەی مالیە دەبوو لە 15 پرۆژە یاسای 2021 عێراق، پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق بێتە پەرلەمان، تەوان تا ئێستا بە 15 ڕۆژ دواکەوتووە نەهاتووە و تەسەو یعنی ئەوەی کە ئاگامان لێ بەم زوانش نایەت، یعنی ئەویش دوا دەکەوێت. هەموو ئەوانە تەمان گرفتەکان کەڵەکە دەبن لەسەرێک، تۆ بودجەی 2020 نییە، ئەم یاسایی ناردوتە ئێستا لە پەرلەمان هەر تێدەپەڕێ، بەڵام بە ئاسانی تێناپەڕێ. بودجەی 2021 تا ئێستا دیار نییە. لە ڕاستیدا ئەمە پێمان وابوو و لە کۆبنەوەکانی ڕابردوشمانە بە تایبەتی لە مانگی 6 ئەوەمان لەگەڵ وەزیری دارایی باس کرد کە پێویستە حکوومەت هەنگاوی بەپەلە بنێ، یعنی هەنگاوی بەپەلە بۆی زوو بزانین لە ماوەی چەند مانگی هەنگاوی بەپەلە طبعا دەبێت لە بە هەندێک گرێبەست و مەسەلەی مەلەفی نەوتیمان هەیە دەبێت پێدا بچنەوە، پارەیەکی زۆر بۆ کەرتی نەوت دەڕوا، پارەیەکی زۆر بۆ مەسەلەی کارەبا دەڕوا کە وەکو پێویست نییە کارەبا لە عێراق، ئەمانە دەبێت پێداچنەوەی پێدا بکرێ. مەسەلەی جیبایە کۆکردنەوەی پارەی کە لە لای خەڵکە و لە لای کۆمپانیاکان و مەسەلەی باج و ڕسومات دەبێت پێداچنەوە سەریعی پێدا بکرێ و ئالەتی وەرگرتنەوە و ئالەتی کۆکردنەوەی بگۆڕدرێ و مەسەلەی موچەی فەرمانبەرانیش طبعا لە عێراق قسە زۆر لەسەرەوە دەکرێت بە تایبەتی لە کەرتی سەربازی فەزایی بریندیوارێکی یەکجار زۆر هەیە. ئێمە بۆ ئەو مەبەستە بڕگەیەکمان لە ناو یاسای قەرزی ماوەی مانگی 6 کە ئیقرارکرا دەنگی لەسەردرا تەسبیت کرد کە حکوومەت دەست بکات بە جێبەجێکردنی یا ماوەڵی دەرکردنی سیستەمی بایۆمەتری بۆ هەموو فەرمانبەرانی عێراق. کای یوسف فەرمانبەرانی عێراق ئێستا ژمارەیان دیار نییە لە ڕاستیدا، ئەگەر ڕاستی دەوێت لە وەزیری دارایی پرسە دەڵێ من نازانم،
چەند جار لێمان پرسیوە لەناو هۆڵی پەرلەمان کوتێتی من نازانم وەزیری تەختیت دەڵێ ژمارەیەکم لەلایە مالیە ژمارەیەکی لەلایە هەیئەی تەقاعود مەسەلەی خانشی ژمارەیەکی تری لەلایە ئەمانە هەمووی وای کردووە کە گومانی زۆر لەسەر هەندێک سێکتەر هەبێت کە موچەخۆرێکی زۆر موچەکەی وەردەگیرێ موچە وەردەگرێت بەڵام دیار نییە لەکوێ ئیش دەکات ئیشی دیار نییە نازانین لەکوێیە زۆر نمونەمان هەیە لەوانە ئەنجا مەسەلەی بتاقەی تەموینی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان پێشنیارێک هەیە کە بەڕاستی پێویست ناکە هەموو خەڵک بەشە خۆراک وەربگرێ ئەوەی کە پێویستی پێێتی حەقە بەشە خۆراک وەربگرێ ئەمە پێشنیارە نازانم چۆن دەچێتە بواری جێبەجێکردنەوەی بۆەوەی کە خەڵکێک کە پێویستی پێێتی ئیسفادەی لێ بکە لە جیاتیەوەی ئێمە لە ساڵێکدا 3 مانگ 4 مانگ بەشە خۆراک بدرێ بە هاوڵاتیان بە شێوەیەک بێت کە هەردووان زەمانکەی بدرێت بەو هاوڵاتیانەی کە پێویستیان پێێتی ئەمە پێویستی بەوە هەیە کە وەزارەتی بازرگانی و وەزارەتی تەختیت بەوردی ئیشی لەسەر بکەن تا ئێستا ئاماری دروست لە عێراقدا نییە ینی تا ئێستا بنمونە حەشدی شعبی 150,000 کەس لەسەر حەشدی شعبی حسابە نازانین فعلا 150,000 کەس بەفعلی منتەسیبی حەشدی شعبیە یاننا لە هەموو با بڵێن سێکتەرە ئەمنیەکان ئەم حاڵەتە هەیە بەڵام بە تایبەتیەوەی کە حەشدی شعبی ژمارەکەم بیر بوو خاننشینی بە هەمان شێوە ینی ئەمانەی کە باست کردن و لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و جۆراوجۆرکردنی داهات ئەم پرسانە دەتوانن کاریگەریان هەبێت لەسەر ڕێکردنەوەی ئەو لاسەنگیەی یاخود ئەو هەرەسەی لە کەرتی دارایی عێراقدا هەیە طبعا بەرپرسانی حکوومەت بەرپرسانی وەزارەتی دارایی و بەرپرسانی بانقی مرکزیش تا ئێستا باس لەوە دەکەن کە بەپێی مؤشراتی عالەمی بەپێی مؤشراتی عالەمی تا ئێستا اقتصادی عێراق نەگەشتە هێڵی سوور نەگەشتە مەترسی بەڵام ئایا بۆ چەند مانگی داهاتوو چ دەکەین خۆ قسە لەسەر ئەوەی ئەگەر 6 مانگی دیکە حکوومەتی عێراقی هیچ پلانێکی نەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم وەزعە هەر پارەی کەم بێ و قەرز بکە هەر ئەو احتیاطی کە لە بانقی مرکزی هەیە ڕایکێشێ بەرەو ئینهیاری اقتصادی دەڕۆین قسە هەیە لەسەرەوەی کە لە مانگی ڕابردوو زیاتر لە 20 تریلیۆن دینار بانقی مرکزی طبعی کردو بەبێ غیطاء کە ئەمە بۆ خۆی تەئسیر لە قووەتی دیناری عێراقی دەکات یعنی بەنمونە با بڵێن ئەگەر قووەتی دیناری عێراقی دابەزی ئەو احتیاط بانقی کە لە بانقی مرکزی دانراوە بۆ وەکو با بڵێن قووەتی دیناری عێراقی بێ غیطای دیناری عێراقی ئەگەر دابەزی نەما کەم بۆوە وای لێ دێ بەنمونە ئەگەر $100 ئێستا بە 125,000 بێ $100 450,000 چێ زەرەر دەکات هاوڵاتی زەرەر دەکات بۆ لەبەرەوەی ئیستیرادی عێراق لە هەرێمی کوردستانیش طبعاً هەروایە بازرگانەکان هاوردە بە دۆلار دەکەن بە دینار دەیفرۆشنەوە هاوڵاتی و فەرمانبەر بە دینار شت دەکرێت لە بازار کاتە لەسەری گران دەبێ ئەگەر موچەکەی وەکو خۆشی وەربگرێ موچەکەی قووەتی لە 170 جارانی دەبێت دادەبەزێ بۆیە تا ئێستا سیاسەتی بانقی مرکزی بەو شێوەیە کە سعری دینار لە بەرامبەر دۆلار وەکو خۆی بێڵێتەوە و دەستکاری نەکات بەڵێ شیروان هەر تایبەت بەو بابەتە جگە لە بابەتی چاپکردن کە خۆ داماژەت پێدا کە پشتیوانی ئاڵتونیاک و خیتا زەهەبیەکەی نییە یەکێکی دیکە لەو پرۆژانە قسەکردن لەسەر دابەزاندنی بەهای دیناری عێراقیش لە عێراقدا ئەمە هەر وەکو پرۆژە هەیە یاخود وەکو قسە هەیە نا پێشنیار بوو طبعاً بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە اقتصادیە کە لە عێراق هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵێک پێشنیار هەبوون یەک لە پێشنیارەکان ئەوە بوو کە سعری دیناری عێراقی دابەزێنرێ واتە دۆلار بەرز بکرێتەوە بۆ لەبەرەوەی حکوومەت نەوت بە دۆلار دەفرۆشێ واتە حکوومەت بۆ خۆی دەسمایەکەی دۆلارە ئەم دۆلارە دێتە بانقی فیدرالی لە ئەمریکا دوایی دێتەوە بانقی مرکزی لە عێراق و بانقی مرکزی لە ڕێگای مەزادی عوملەوە هەفتەی تقریبا با بڵێن 250 کەمتر زیاتر ملیۆن دۆلار دەخاتە بازارەوە ئەگەر حکوومەت ئەو دۆلاری کە دەیخاتە بازارەوە کە ئێستا بە 180 شتێکە ئەگەر بەنمونە بیکاتە 150 حکوومەت دیناری زیاتر دەست دەکەوێت بەو بڕە دۆلارە حکوومەت قازانج دەکات
بەڵام چۆن قازانج دەکات لە کورتمەودادا قازانج دەکات لە دوورمەودادا زەرەر دەکات لە بەرەوەی ئەم پێشنیازە سەردەگرێت سادەکەیدا دەبەزێت ئەم پێشنیارە تا ئێستا دژایەتی زۆری دەکرێت تا ئێستا بانقی مرکزی ڕازی نییە و تەسەووڕ ناکەم یعنی بەقەناعەتی خۆم تەسەووڕ ناکەم سەر بگرێت با قسێکیش لەسەر کۆی پێدانی موچە بکەین لە عراق و لە هەرێمی کوردستانیشە با لە عراق و دەست پێ بکەین ئاماژەت بۆدا لە قسەکانی سەرەتادا و قەرزێکە لە ناوخۆ کراوە موچەی چەند مانگێکی لە عراقدا پێداوین کراوە پرسیارەکە ئەوەیە عراق بۆ چەند مانگی داهاتوو تا کۆتایی ئەم ساڵ توانای دابینکردنی موچەی فەرمانبەرانی دەبێت واگەر ڕەبتی کەینەوە بە هەرێمی کوردستانیشەوە بڕیار بۆ ڕێکەوتنێک یاخودۆ ڕێکەوتنی کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی ماگانە 320 میلیارد دینار بنێرێ ئەمە دەبێتە بەشێک لەو پرۆسە یاخود بەجیا مامەڵی لەگەڵا دەکرێت کاک یوسف مەسەلەی موچە لە عێراق تەبەن ئەمە 2 مانگە کێشەی بۆ دروست بۆ دوا دەکەوێت حکوومەت طبعا بەرپرسانی وەزارەتی دارایی هەفتەی ڕابردوو لە لیژنەی دارایی بوون باسییان لەوە کرد کە ئەوان تریلیۆنێک و شتێکیان کەمە ئێستا بۆی موچەی مانجی لێ دابەش بکەن بەرپرسیانی حکوومەت تایبەتتر بڵێم وتەبێژی ڕسمی حکوومەت قسەیەکی کرد تەسریحێکی دا کە ئەگەر بێت و یاسای تەمویل عەجز المالی واتە پڕکردنەوەی کورتێنانی داراییش تێنەپەڕێنرێ ئەوان توانای دابەشکردنی موچەیان هەیە ئەم قسەیە وای کرد کە جۆرێک لە دژایەتی زیاتر بۆ ئەم یاسا لە ناو پەرلەمان و ناو لیژنەی دارایی دروست بێت ئەگەر حکوومەت و وەزیری داراییش تەسریحێکی پێشووتری هەیە دەڵێ ئێمە دەتوانین بەبێ قەرزیش موچە دابین بکەین وەزعی دارایی عراق بەڕێوە بین بەڵام حلولەکان چارەسەرەکان سەعبە قورسە ئاسان نییە ئێمە دەڵێن وەزعی دارایی عێراق لە ئێستا خراپتر نابێت کە لە ئێستا خراپتر نابێت بۆ یەکسەر پەنابەرینە بەر شتە ئاسانەکان فەرمون ئەگەر حەلی و چارەسەری دیکەتان پێ با قورسیش بێ با چارەسەرە قورسەکان بگرینە بەر بۆی چیتر بودجەی گشتی عێراق و نەوەکانی داهاتوومان قەرزار نەکەین بۆچی ڕاستەوخۆ پەنابەرینە بەر قەرز ئەمە بەشێکی بەشی دووەمی دیسان جارێکی تر وەزارەتی دارایی بەیاننامەیەشتر دەرکردووە کە ئەوان بەبێ ئەم تێپەڕانیە یاسایان ناتوانن موچە بدەن بەقەناعەتی من حکوومەت لە چەند ڕۆژی داهاتوودا بەبێ ئەم یاساش دەتوانێت موچەی مانجی دەبدات و تەوەجوهی ناو لیژنەی داراییش و پەرلەمانیش ئەوەیە کە تا ئەوەندەی دەکرێت ئاستی ئەم کورتێنانە کەمکەینەوە یعنی قەرزەکە کەمکەینەوە لە ئێستا حکوومەت بۆم پێی ئەم یاسای نردوێتی داوای 41 تریلیۆن دیناری کردو 41 تریلیۆن دینار زۆرە تەسەوڕ دەکەم لە بینی 10-15 زیاتر نەتوانین یان با بڵێن پەرلەمان موافقە لەسەر ئەوەندە زیاتر نکات چونکە بۆ حسابمان کردووە حکوومەت لە ماوەی ئەم 3-4 مانگەدا نزیکەی 12 تا 15 تریلیۆن دیناری دەست دەکەوێت بە داهاتی غێری و غێرنەوتی نەوتی و غێرنەوتی بۆ پێویستی بە 26 تا 27 تریلیۆن دینار هەیە بۆچی بۆ موچە و بۆ هەندێک نەفەقاتی زۆر زەروری هەندێک شت هەیە زەروری نییە دەکرێت ئێمە یان بابەتی حکوومەت وازی لێبێنێ هەڵی گرێ دەستبەرداری بێت تا ئەو کاتێککە دەگەینە کۆتایی ساڵ بە پێی ئەوەی کە بۆ ساڵی داهاتوو بودجەیەکی ئیسلاحیمان هەب دەبێت یاسایەکی تازەمان دەبێت و حکوومەت لەوانەیە چاوەڕێی بەرزبوونەوەی نرخینەوەت بکە کەواتە موچە بەم شێوەیە حکوومەت ئێستا موچەی مانجی دەی نەداوە بە تەوەقوعی من لە چەندمە ڕۆژی داهاتوودا حکوومەت لەوانەیە دەست بکات بە پێدانی موچەی مانجیدا بەڵام قانونی تەمویل العەجز المالی تاخیر دەبێت بۆ 10 ڕۆژ 15 ڕۆژی تر ئەم یاسایە پاڵپشتی حکوومەت دەکات بۆ 2 مانجی دواتریش موچە بدە واتە حکوومەت بەم یاسایە دەتوانێت تا کۆتایی ئەم ساڵ موچە بدات بۆ هەرێمی کوردستان ئەمان چۆن ئەشکێتەوە ئەمە پێوەستە بە ڕێکەوتنێکەوە بەڵێ سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستان تەمان پێشتر ڕاگەاندرا بوو کە ڕێکەوتنێک هەیە لە چەند خاڵێک پێک هاتووە کە حکوومەتی عێراقی مانگانە 320 میلیارد دینار دەدا بە هەرێمی کوردستان بۆ 3 مانگ 2 مانگ نردویەتی مانگێک ماوە بەڵام لە خاڵەکاندا ئیلتیزاماتی سەر حکوومەتی هەرێمی کوردستانی تێدایە التزاماتی سەر حکوومەتی هەرێمی کوردستان لە چاودێریکردنی خاڵە سنووریەکان دانانی با بڵێن جۆرێک لە مراقبەی هاوبەش چاودێری هاوبەش لە خاڵە سنووریەکان مەسەلەی پێداچنەوە بە مەلەفی نەوت و گرێبەستە نەوتیەکانە هەندێک خاڵی ترە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا هەردووچیان
تا ئێستا لەم خاڵانە هیچ چوونە پێش هەنگاوی باشیان ناوە یان با بڵین هیچ بەهانەیەک بەدەست حکومەتی عێراقیەوە نییە کە ئەم مانگە بڵێ من 320 میلیارەکە نانێرم کە ئەمە وەزعی اقتصادی خۆیەتی بۆیە من پێم وایە کە پێویستە هەنگاوی جددیتر بنرێ بۆ با بڵین زەمانکردنی 320 میلیارەکە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان سەبارەت بەو مانگە بۆ مانگەکانی دواتر دەکەوێتە ناو یاساکە لە ناو یاساکە پشکی هەرێمی کوردستانی تێدا ئیلتیزاماتی سەر هەرێمی کوردستانیش تێدایە ئیلتیزاماتی سەر هەرێمی کوردستان 200 جارێکی دیکە ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوتە و مەسلەی خاڵە سنوورەکان و گومرگە هەندێک داهاتی اتحادی و فیدراڵی زۆر باشە بەرز شیروان ئەو قەرزانەی کە لە مانگی وەزیرانی ئەم ساڵەوە تا ئێستا کراونوە وەکو پرۆژە یاسای تەمویل عەجز مالیەکەی کە خۆشە داماژەت پێدا پشکی هەرێمی تێدایە جیاواز لە ڕێکەوتنی 320 میلیارد دینارەکە؟ نەخێر تاوان کە دەڵێم نەخێر بەگەر ڕوخسەت بێ من ئەوە باڕوونکەمەوە چۆنە ئەو قەرزانەی کە عێراق دەیکە ئەگەر بۆ پڕکردنەوەی کورتهێنانی بودجە بێ ڕاستەخۆ پشکی هەرێمی تێدا نییە بۆ لەبەر ئەوەی پشکی هەرێمی کوردستان لە کۆی گشتی پارەکە دەدرێت ئەوان بۆ پڕکردنەوەی ئەم کۆی گشتیە قەرز دەکەن بە تایبەتی ئەو قەرزێک کە بۆ کورتهێنانە یعنی بە نمونە عێراق ئەم چەند مانگە قەرزی کردووە بۆچی بۆی موچەی پێبدا لە بەرامبەردا ئەو پشکەی کە لەسەری ڕێککەوتون بۆ هەرێمی ناردووە واتە قەرزەکە کە پارەکەی پێتەواو کراوە بەشی هەرێمیش درراوە ئەمە بەشێکیانە ئەلەو جۆرە قەرزانەدا پشکی هەرێم زیان ناکرێتەوە لەو قەرزانەی کە بۆ پرۆژە دەکرێن شتی استراتیژین بۆ کارەبایە بۆ وزەیە بۆ هەندێک شتی ترە حەقە لەوانەدا پشکی هەرێمی کوردستان دیار بێ یان پرۆژەکانی هەرێمی کوردستان دیار بێ و لەوێ پشکی هەرێمی کوردستان لە قەرزدا جیاب بێتەوە و بیریشمان نەچێت لەبەرەوەی ئەم قەرزانە هەمووی دوای لە بودجەی سیادی دەدرێنەوە لە موازنەی سیادی هەم پارەکە دەدرێتەوە هەم بڵێن فائیدەکەیان هەرێمی کوردستان لەدانەوەی هەموو ئەو قەرزانەدا بەشدار دەبێت. بەڵێ بەرز شیروان لە پرسی تەمویل عەجزی مالیەکە ئاماژەت بۆدا کە داوا کراوە 40 تریلیۆن دینار بۆ کورتێنانە دەستنیشان کرێەوە ڕوانەکەن کە 10 بۆ 15 تریلیۆن بێت لە دەرەنجامی شەڕی داعش ماڵوێرانێکی زۆر یاخود وێرانێکی زۆر ڕوو لە عێراق کردووە پرسی ئاوادانکردنەوە بۆچی نەکراوە بە بەشێک لەو ئەجزا بۆچی تەنها بیر لە پڕکردنەوەی خەرجی بەگەرخستن کراوەتەوە بیر لە ئاوادانکردنەوە و پرۆژەکانی ئاوادانکردنەوە نەکراوەتەوە طبعا پرۆژەکانی ئاوادانکردنەوە بەداخەوە ئەو کاتێک کە باسم کرد کە پارە زۆر بووە دەبوو ئەو کاتە بیر لە ئاوادانکردنەوە و لە هەندێک پرۆژەی استراتیژی گەورە کرابایەوە ئێستا حکوومەت ئەوەی کە دەکات تەنها پێویست یعنی تەنها دەیەوێت موچە بدا و هەندێک تەشغیلی با بڵین موجزەی بەکاربەر بۆ هەندێک پێداویستی زۆر گرنگی ڕۆژانەی حکوومەت دابین بکە ئێستا حکوومەت ناتوانێت بەڕاستی وەزعی اقتصادی عێراق بە شێوەیەک نییە کە بتوانێت ئاوادانکردنەوە بکە پرۆژەی استراتیژی گەورە بکە ئێستا ئێمە مەلەفی ئەو پارێزگا ئازادکراوەکانی دوای شەڕی داعشمان هەیە خەڵکەکەی چۆن بگەڕێتەوە ئەگەر هاوکاری حکوومەت و ئاوادانکردنەوەی تێدا نەبێت ئەمە یەکێکە لە پرسە گەورەکانی عێراق و پرسە هەستیارەکانی شەو لە ڕاستیدا پرسێکی سیاسیشە چونکە بەشی زۆری پەیوەستە بە پێکاتەی سونەوە ئەمە وای کردووە کە ئێستا حکوومەت نەتوانێت پارەیەکی باش بۆ ئەم پرۆژانە تەرخام بکات طبعا ئەوەی کە ناردویانە لە پرۆژەی پڕکردنەوەی کورتێنانەکە هەندێک بەشی تێدایە بۆ با بڵێن بۆ ئاوادانکردنەوە بۆ هەندێک پرۆژەی بە تایبەتی ئەو پرۆژانەی کە ئیشی تێدا کراوە 120 ماوە 130 ماوە کەمتر زیاتر بەڵام مەبلەغێکی زۆر نییە و مەبلەغێکە کە دەکرێت بڵێن هەرشایانی باس نییە بەشی زۆری ئەوانەی کە دیاری کراوە طبعا جۆرێکە ئەوەی کە ناردویانە جۆرێکە لە یاسای موازنە چونکە چەند فەقەرەیەکی تدا زیاتر لە 30 فەقەرەی تدایە کە پارەکان بۆ بابەکانی جیاکردێتەوە بۆچی بابێک سەرف دەکرێت بەڵام واش زۆرە یعنی تۆ بۆ 3 مانگ 41 تریلیۆن دینار قەرز بکەیت و بە تایبەتیش هەموو پارەکە بڕوا بۆ تەشغیلی یەکسەر علامەتی ئیستیفهام لەلایەن بانکی دەولی سندوقی نەقدی دەولیەوە لەسەر عێراق دروست دەبێت چونکە ئەوان دائما تەرکیز لەسەر ئەوە دەکەن کە وڵات یان با بڵێن دەوڵەت کە قەرز دەکات دەبێت بۆ پرۆژەی استراتیژی گەورە
پارە قەرز بکە، ناکرێت بۆ تەشغیلی پارە قەرز بکە. بەڕێز شیروان میرزا ئەندامی لێژنەی دارایی لە ئەنجومەی نوێنەرانی عراق سوپاس کە لە گەرما و گەرم لەگەڵماندا بووین. ئێوەش خواتان سپاس بێوەش.